میهرەبان، ئێمە لە فراکسیۆنی گۆڕان ئەمڕۆ بایکۆتی دانیشتنی پەرلەمانمان کرد کە پەیوەندی بە هەڵگرتنی حەسانە هەیە لە پەرلەمانتارانی کوردستان جەلسەکە. ئەم بابەتە لای ئێمە لە فراکسیۆنی گۆڕان چەند ڕەهەندێکی هەیە. یەکەمیان ئەوەی کە ئێمە وەکو مەبدە باوەڕمان بە هەڵگرتنی ڕەفعی حەسانە نییە لەسەر هیچ پەرلەمانتارێک. دووەم، ئەمە مسجێکی سیاسی تایە بۆ فراکسیۆنی گۆڕان و بۆ گۆڕان بەگشتی. طبعاً پێشووتر خۆتان نەزانن حوت یا حوت پەرلەمانتار زیاتر بوو، دواتر شۆرت لیست کرا بۆ 4 پەرلەمانتار. ئێمە وتومانە ئەگەر ڕەفعی حەسانە لە یەک کەسە کرێتەوە بێ لە هەمووی بکرێتەوە. ئەگەر بڕیار بێ هەمووی لە بەردەم دادگا یەکسان بێ ئەبێ هەمومان ڕەفعی حەسانەمان لێ بکرێتەوە، نەک ئەوەی لە بەشێکی بکرێتەوە، لە یەکێ بکرێتەوە، لە دوو بکرێتەوە، لە بەشێکی تر نەکرێتەوە. بەڵام بەداخەوە دیارە بابەتەکە بەو شێوە نەبوو. ئێمەیان ئاگادار کردەوە کە ئەگەر بەشداری دانیشتنەکە بکەین بمانەوێت ڕەفعی حەسانەمان لێ بکرێ یا نەمانەوێت لێمان بکرێت چۆن بێ ئاواکرێ. ئێمەش بە دڵنیاییەوە وتمان ڕەفعی حەسانەمان لێ بکرێ یاخود لێمان نەکرێ بە هیچ جۆرێ بەشداری ئەم جۆرە لە دانیشتنانە ناکەین. دوو، بەداخەوە ئەمە لە سیناریۆیەکی سیاسیە چێ ژمارەیەک ناو بخەیتە لیستێکەوە تەنیا یەک کەس ڕەفعی حەسانەی لێوەربگیرێتەوە. هەرچەنە لای ئێمە هەڵگرتنی ڕەفعی حەسانە بابەتێکی زۆر قورس نییە. بەشێک لەمە ئەم پەرلەمانتار زیاتر 8 دەعوامان لەسەرە لە محکەمە داوای 2 ملیار دینار 3 ملیار 1 ملیارەکە و لە بەردەم محکەماشە ئەچین. بەڵام ئەمە لەم دۆخا ئێمە ئەوەی پەیوەندی بە بەشەکەی خۆمانەوە هەیە بە مسیجێکی سیاسی خراپ پێزانی و ئێمە نابینە بەشێک لە سیناریۆی هیچ کەس و لایەن و گروپێک. با ئەمە لای خەڵکی کوردستان ڕوون بێ. ئێمە پێمان وابوو لەم دۆخەدا کە خەڵک موچەی نییە، ژیانی نییە، گوزەرانی نییە، دانیشت نەکرێت لەسەر ئەوەی کە پێرێ راپۆرتی دیلۆیت بڵاو بۆتەوە لە 60 داهاتی نەوت ناچێتە خزیێنەی وەزارەتی دارایی و کۆمپانیایەکی تەنیا بەکرێی بۆریمانی 600 ملیۆن دۆلار وەرەگرێ. پێمان وابوو 8 مانگی ڕێکە ئێمە خەریکین لەم خاڵی سونووری ئەوە دزرێ لەوێ قاچاقچیەکرێ لەوێ تاڵانیەکرێ دێ جەلسەی پەرلەمان لەسەر ئەمەیەکرێت. لە مانگی یانزەوە ئێمە داوای جەلسەی پەرلەمانمان کردووە لەسەر خاڵە سنووریەکان لەبری ئەوەی بێت جەلسە لەوە بکرێ خەڵک مەشغوڵکەی بەوەی حەسانە لە 4 پەرلەمانتار یا 2 پەرلەمانتار وەرەگیرێتەوە یاخود وەرناگیرێتەوە. ئێمە پێمان وابوو حکوومەت یاخود پارتی دیموکراتی کوردستان کە بەداخەوە ئێستا دیارەوا دەرکەوت چی بێ لە پەرلەمان و حکوومەتە ئەوەی کە قەراردا کێ حەسانەی لێ وەرگیرێتەوە قەرار با کێ بەشێ بکا بە سیناریۆ بۆی ئەوەی شەخصیاتی تەدمیرکە بیکات. ئەمە ئیتر جێگەی پرسیارە لەسەر هێز و لایەنە سیاسیەکانی تر. بۆیە ئێمە پێمان وابوو وەڵامی ئەو پرۆژەمانە درێتەوە کە پێشکەشمان کرد بۆ ئەو هەموو گەندەڵی و دزیەی کە ئەتوانرێت کێشەی موچەی نەک ئەوەی تەهدید کرێن یاخود ئەحراج کرێن بەوەی یەیتە جەلسەوە نایتە جەلسەوە ڕەفعی حەسانەت لێکرێ ناکرێ. بە دڵنیاییەوە ئێمە ئەمڕۆ هەم بە پارتی دیموکرات هەم بە خەڵکی کوردستان مانوت بە هەموو شتێ رازی نین. ئەوەی مەبادئی گۆڕانە دەستمان پێوە گرتووە. ئیتیفاقی ئێمە بۆ چاکسازی و ئیسلاح بووە، نەک بۆ ئەوەی لایەنێک یا فراکسیۆنێک چی بێ لە پەرلەمانی کوردستانە بیکە. لێرەشەوە ئەمەوێ بڵێم هەم وەک خۆم هەم وەک شیرین خان ڕەفعی حەسانەمان لێ بکرێ یا لێمان نەکرێ ئەچینە بەردەم دادگا و چی دۆسێمان لەسەرەوە ئەیکەین. شیرین خانش پەیامی کێبان بە کوردی بەناوی خوای گەورە و میهرەبان دیارە لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان بڕیارەکە پارێزبەندی لەسەر 4 پەرلەمانتار هەڵبگیرێت و ئێمەش وەکو فراکسیۆنی گۆڕان لەو نێوەندەین پەیامەکەی من یاخود سوورەکەی من بۆ گەیاندنی یاخود بۆ لابردنی هەڵگرتنی حەسانە لەسەر پەرلەمانتار مەفهومەکە ئەوەیە یاخود سوورەکە ئەوەیە کە بڵێن هەڵگرتنی حەسانە لەسەر پەرلەمانتار بە مانای سڕکردنی پەرلەمان و پەرلەمانتار دێت بەو مانایە دێت کە ئەمە مەسجێکی سیاسی لە پشت هەڵگرتنی حەسانەی پەرلەمانتارانەوە دێت و ئێمە لێرەوە تەئکیدی لەسەر ئەوە ئەکەینەوە ئێمە هەر لەسەرەتاوە کە هاتوونەتە ئەم کایەوە کە کایەی سیاسی و یاخود پەرلەمانتاریە ئێمە پێشتر حەسانە و پارێزبەندیمان لەسەر کۆی ئەو بەرپرسانە هەڵداوەتەوە کە سکاڵیان لەسەر ئێمە تۆمار کردووە و دڵنیایی ئەدەین من بۆ خۆم لەگەڵ ئەوە بوومە کە حەسانەم لەسەر هەڵبگیرێت و پەیامی منیش بۆ ئەو ئەندام پەرلەمانانەی کە ئێستا لەسەر قاعن لەناو قاعەی پەرلەمانن و بایکۆتی دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستانیان نەکردووە چۆن دەنگ بە سۆران عومەر ئەیەن بەو مەفهومە و بەو پەیام و بەو شێوازەش دەنگ بە خودی ئێمە بە من و کاک عەلیش بن چونکە ئێمە لەگەڵ ئەوەدانین
کە حەسانە لە پەرلەمانتارێک وەربگیرێتەوە لە سێ پەرلەمانتاری کە وەرنەگیرێتەوە ئەمە مانەی ئەوە ئەگەێنێ کە مەفهومێکی سیاسی مەسیجێکی سیاسی تەڵەیەکی سیاسی لە پشت ئەمەوە هەیە ئێمە ئاوێتەی ئەم یاریە سیاسیە نابین. هیچ کەسێک بۆی نییە هەڕەشە لە ئێمە بکە هیچ کەسێک بۆی نییە بەڵام میسج هاتووە بێنە ژوورەوە دانیشن ئەمە من یەک پەیامی ترم هەیە ئەگەر قەرارەکە ئەوەیە هەمومان لە بەردەمی یاسا ئاسەروەر بێ با کاک ئومێد خۆش ناویشم ڕۆ حەسانی لێ بسێنرێتەوە بڕواتە بەردەمی دادگا بیسەلمێنێ کە کاک مەحموود سەنگاوی مامەڵەی لەگەڵ داعشا کردووە بۆ ئەبێ من و فلان بچینە بەردەم دادگا یەکێ نەچێ با لە هەمووی هەڵگیرێت. هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان هەروەک ئاشکرایە لە ئێستادا هەرێم لە بەردەم کارەساتێکی سەختی ئابووری و داراییدایە و دۆخی ژیان و گوزەرانی هاونیشتیمانیان و موچەخۆرانی کوردستان لەبارێکی خراپدایە. هاوڵاتیانی کوردستان لە هەلومەرجی نەخوازراوی ئێستادا بە ئومێدەوە لە پەرلەمانی کوردستان دەڕوانن کە هاوشانی حکوومەتی هەرێمی کوردستان چێژەکانیان چارەسەر بکات نەک دەستپێکی کارەکانی ئەم وەرزەی پەرلەمان بەدەستبردن بۆ لێسەرنەوەی پارێزبەندی لە ئەندامانی دەست پێ بکات. بێگومان ئەم هەنگاوە دەبێتە مایە دروستکردنی قەیرانی زیاتر و ناکۆچی لە نێوان فراکسیۆن و هێزە سیاسیەکانی کوردستانیش زیاتر دەکات. ئێمە لە فراکسیۆنی سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان وێڕای ئەوەی ڕێز لە سەروەری یاسا دەگرین و بڕوامان وایە دەبێ هەمومان یەکسان بین لە بەردەم یاسادا هەروەها ڕێزی ئەو پەیڕەوەش دەگرین کە لە پەرلەمانی کوردستاندا پەسەند کراوە. بەڵام ئەگەر پرسی هەڵگرتنی پارێزبەندی سەر پەرلەمانانی سکالا لێکراو نەخراوە بەرنامەی کار ئەمە نەدەبووە هۆی پێشێرکردنی یاسا بە پێچەوانەوە خزمەتی زیاتری پێکەوە کارکردن و سەرجەم فراکسیۆنەکانی لە پەرلەمانی کوردستاندا دەکرد بە تایبەتی تا ئەم دۆخە نەخوازراوەمان تێدەپەڕان کە ڕوبەڕووی هاوڵاتیان و دامەزراوە فەرمیەکانی هەرێم بۆتەوە. ئێمە پێمان وایە دەبێت لە ئێستادا فراکسیۆنەکانی پەرلەمان تەرکیز بخەنە سەر پتەوکردنی یەکڕێزی و یەکگرتووی گەلەکەمان بە ئامانجی چارەسەرکردی قەیرانە دارایی و کارژێڕیەکانی هەرێم و دروستکردنی هەماهەنگی زیاتر لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردی پەیوەندیەکانی نێوان ئێمە و ناوەند و باشکردنی ژیان و گوزەرانی هاونیشتیەمانیان و لەسەر زەمسێکتەرەکانی ژیان و بەڕێوەبردندا نەک زۆرینەی پەرلەمانی بۆ لێسەرنەوەی پارێزبەندی لە پەرلەمانتاران کە بێگومان ئەم هەنگاوە دەبێتە مایەی قوڵکردنەوەی ناکۆچی نێوان فراکسیۆنەکانی ناو پەرلەمان و پشتکردن لە جێبەجێکردنی ئەرکە ڕاستەقینە و لە پێشینەکانی ئەم وەرزەی کاری پەرلەمانیمان کە خزمەتکردنی خەڵکی کوردستانە ئەرچی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانە کە خەمی موچە و باشکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان لە ئەولەویەتی کارەکانیان دابێت. هەرچەندە ئێمە لە فراکسیۆنی سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەری و هەماهەنگیمان کردووە کە لەگەڵ 6 فراکسیۆنی تری پەرلەمانی کوردستان لە یاداشتێکدا داوامان کرد پرسی لابردنی پارێزبەندی نەخرێتە بەرنامەی کار بەڵام بەهۆی سەپاندنی عەقڵیەتی زۆرینە و کەمینە و ڕێزنەگرتن لە ئیرادەی پێکەوە کارکردن و پاراستنی یەکریزی نیشتیمانی بەداخەوە ئەم پرسە خرایە بەرنامەی کارەوە. لە سۆنگەی هەستکردنمان بە پرسیارەتی نیشتیمانی و پاراستنی یەکریزی گەلەکەمان و ڕێزگرتن لەسەر جەم هێزە سیاسیەکانی ناو پەرلەمانی کوردستان بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات و ڕاگرتنی شکۆی پەرلەمانی کوردستان لە ئازادی ڕادەربڕین و ئاخاوتندا. بە ناوی خۆم سیروان بابان هاوڕێکانم کاک من بورهان قانع و کاک دیاری ئەنوەر ئەمڕۆ بایکۆتی دانیشتنەکانی پەرلەمانمان کرد لەبەر ئەوەی کە ئێمە چاوەڕوانی ئەوە بووین کە لەم زروفە نالەبارەیە ئەبوو پەرلەمان لەسەر نەبوونی موچەی هەژاران و فەرمانبەران کۆبایەتەوە باسی قەیرانەکانمان بکردایە باسی ئەو هەموو گەندەڵێمان بکردایە چۆنێتی چارەسەری ئەم کێشانەمان بکردایە باسی بەغا و کوردستانمان بکردایە پەیوەندیەکانیان بەڵام بەداخەوە بە بڕیارێکی سیاسی لە شوێنێکی یاسایی بڕیاری هەڵەدرا ئەمڕۆ پەرلەمان کۆبەوە بۆ لێسەندنەوەی پارێزبەندی وەکو هەمووتانەی زانن لە خرانە ناو لیستێکەوە
کە پێمان وایە تێکڕای مەسەلەکە مەسلەیەکی سیاسیە هیچ مەسلەیەکی یاسایی نییە زۆر بە کورتی بەڕوونی ئێمە بەشداری هیچ یاریەکی سیاسی لە وڵاتەیە نابین لەبەرەوە بڕیاری بایکۆتکردنمان نا و هیچ شێوازێک لەم یاریکردنە ئێمە نابینە ئەندامێک و کاراکتەرێک تایە و بەڕوونیش پێتانەڵێین بەداخەوە لەم ڕۆوە پەرلەمانی کوردستان بە عقارێکی ترا ئەڕوا بەلەم ڕۆوە ئایا جەدوایەک ماوە من لێرەوە بیرەکەمەوە بۆ خۆم وەک پەرلەمانتار وەک سیروان بابان ئایا لەگەڵ ئەو هێزانەی کە فراکسیۆنی معارەزەی حەقیقین ئیتر بیرێ نەکەینەوە لەبەرەوەی بەجێ بێڵین بۆیان و بۆ خۆیان بە ئارەزی خۆیان تەراتێنی تیا بکەن ئێستا وای لاتۆک و تیپێکی دووگۆڵی واین ئێمە ژیاریەکەین بەڵام بۆمان نییە گۆڵ بکەین هەمومان تەنها یەک لایەنە بڕیاری راوە زۆر بەداخەوە ئێمە نەچوونێتە ژووری پەرلەمانە و بایکۆتمان کردو و سپاس.